لیارەکانی هەفتەی دێمی خولی نایابی کوردستان هەندرێن لەسەر یاریگای خۆی پێشوازی لە شەقڵاوە کرد. هەندرێن دوای تێپەڕبوونی 9 هەفتە بێ سەرکەوتنە و لە چرکە ساتەکانی سەرەتا با گۆڵ گەیشت. مستەفا حەنون تۆماری کرد. هەندرێن پێداگر بوو لەسەر سەرکەوتن لە خولەکی 29 یوسف سعیدی نابژوان لێدانێکی سزای بۆ هەندرێن ئەژمار کرد. مستەفا حەنون گۆڵی دووەمی خۆی تۆمار کرد و ئەنجامەکەی بۆ تیپەکەی دوو هێندەلێ کرد. نیوە یەکەمیش بەم ئەنجامە کۆتایی هات. لا نیوەی دوم لەگەڵەوەی چاوەڕوان دەکرا شەقڵاوە هەوڵ بۆ کەمکردنەوەی جیاوازەکە بدات، بەڵام خاوەن ماڵ باشتر دەبیندرا و دەرفەتی گەورەکردنی جیاوازەکەی لە پێش بوو. لا خولەکی 68 بە ئەسیستی مستەفا حەنون هێمن نازم گۆڵی سێمیشی بۆ هەندرێن زیاد کرد. تا کۆتایی گۆڕانکاری بەسەر ئەنجام یاریەکەدا نەهات و بە 3 گۆڵی پاک بە سەرکەوتنی هەندرێن کۆتایی هات. بخۆی کاکۆسێن وەکو یاریەکەتان بینێمە هەموو یاریەکان بەم شێوە یاری دەکەن، ینی زۆر باش یاری دەکەین، بەس ئەو یاریانی ڕۆی فرسەکانمان نەخۆستەوە. لەخوای بەزیاد بێ بردنەوەی لە کاتێکی زوو هاتێشان دەبێت زووتریش بێ. ئێستاش لەخوای بەزیاد بێ شکر دەولێ دێمە فەوز ماینایی ئینشاڵڵا و یاریانێمەوە بەردەوام دەبینە سەم ئەو ئاستا ئەنجام باشتر بەدەستدەین و ڕیزبەندەکانی پێشەوە. یاریەکەی ئەمڕۆ ڕاستی هۆکاری ئەوەی کە ئێمە دۆڕان ئاست بەرزیانی هەندرێم بەڕاستی ئاستێکی نایبێن پێشکەش کرد. ینی هەمووانە زانیانی هەندرێن یانێکی گەورەیە شایستەنێ لەو پلەی کە ئێستا لێتی لەوێ، بەڵام بەهەرحاڵ ئێمە لە سەرەتاوە کە گۆڵمان لەسەر کرا بەڕاستی وەکو بڵێ تووشی داڕوخام بووین. هەرچەندە یاریە تۆ ناتوانانی هەموو یاریێک ئاست پێشکەش بکەی، ئەمە دو یاری پێش و بردومانەتەوە. بەم شێوەیە هەندرێن بە یەکەم سەرکەوتن لە مۆرزەی خولەکە گەیشت بە 7 خاڵ هەڵکشایە خانەی 13 ڕیزبەندی. شەقڵاوەش بە 9 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی 12 ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.